یەکی ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی کرێکاران دانراوە کە لە زۆرینەی وڵاتان بە مەراسیمی گەورەیە ئەو ڕۆژە دەکرێتەوە و لەدەیان وڵاتیش لەو ڕۆژەدا کرێکاران بەکرێی تەواوی خۆیانەوە لە پشودان بەڵام لە هەرێمی کوردستان کرێکاران نەک هەریادی ئەو ڕۆژە ناکەنەوە و لە شوێن کارەکانیان خەریکی کارکردنن تەنانەت بە مافەکانیان ئاشنانین و زۆر بەشیان هەربیریان نییە کە ئەمڕۆ ڕۆژی ئەوانە. والله هەر نازانین ئەوڕۆ داخۆ جێژنی کرێکارانە ئەگەر ڕۆژێک نینە ئیشێ ئانی هەگامان لەو ئەوەی نەجێژنەیان ئەوەیە هیچ مافێکشن پارێزراونیە بەڕاستی ئانی سبەینێ لە ئەسکەلەکەت نەکایانە بریندار بوونەکە هیچ شتێکمان لای سندیکای کرێکارانەوە بۆ نەکرایە برێم هیچ ئێستاش ئەوڕۆ ڕۆژی کرێکارانە جژنی کرێکاران هاتون سەرکار وڵا هیچ ئاگامان لە هیچ جژن شتێکی وان نییە. ناوەڵا لۆمە جێژنە نییە لۆمە تارە ئیلا لۆ دەوڕمەندا جێژنی برا وڵای لۆ دەوڕمەندا جێژنیە یەکشتن نییە یەکشتم نیە نەمعاشک مێ نەشتەکم نییە گوترا ئیلا لۆ دەوڕمەندا ڕاکێشنەوە فەقیداشتەندان لێدا وەتە ئێستا کتام نەکن وەزیری داراییە یەک حسابیان لۆ من نەکردیەوە یەک وەتە ئێستا هاوڕەشیان لە من نەدایتەوە لەبە خێرخوازان نەبا ئێستا من خێمەدا ئەبوو سبەینێ لە ئەسکەلە بکەوە هەندەکەم و مارێ خەلاص کەسم بەلادا نایە وڵی داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە معاشێکمان لەوە بڕێتەوە کرێ چیمە ڕۆژێ بە 20,000 ئیشەکەم ئەگەر ڕۆژێک نێمە ئیشێ دەبی لە مارێ دابنیشم. ئاشنانەبوونی کرێکاران بە مافەکانیان وا دەکات خاوەنکار ستەمیان لێ بکات و بە مافێکی کەم ئەرکێکی زۆریان پێ بکات کە لە جیهاندا ڕێکخرا و سندیکاکانی مافی کرێکاران لە ڕێگەی وەرکشۆپ و سمینار و بەسەرکردنەوەی کرێکاران لە شوێنی کارەکانیان لە مافەکانیان ئاگاداریان دەکەنەوە و لێپرسینەوە لەو خاوەنکارانە دەکەن کە مافی کرێکاران دابین نەکات بەتایبەت ئامراز و پێداویستیەکانی سەلامەتی کە کرێکار لە زیانی گیانی دوور دەخاتەوە. ئێمە هەولەدەین لە ڕێگای وەرکشۆپ و لە ڕێگای لیژنەی تەفتیش لیژنەی زەمان هەیە کە نوێنەری ئێمە تێدایە کە سەردانی پرۆژەکان دەکەن سەردانی کرێکارەکان دەکەن موقعی عەمەل بتوانن کرێکاران ڕابهێنن لەسەر ئەوەی کە زیاتر ئەو کرێکارانێک کە لە شوێنەکان کار دەکەن ئاشنا بن بە ماف و هەرچیانە وەزیاتر لە ڕێگای عەقد عەمەل و ئەوانەکە ئەگەر عەقد عەمەل هەبێ لە نێوانیان دواتر کە کێشەیەک گوان دروست دەبێت لەسەر ئەو عەقدەیە دەتوانن چارەسەری باشی بۆ بکرێتن بەبێ عەقد عەمەل ڕەنگە زۆر زەحمەت بی کێشەکانی چارەسەر. بەپێی ئامارەکانی سەندیکای کرێکارانی کوردستان لە 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 250 کرێکار لە شوێنی کارەکانیان گیانیان لەدەستداوە کە زۆربەی قوربانیەکان بەهۆی دابین نەکردنی پێداویستیەکانی سەلامەتی کرێکاران بووە لەلایەن خاوەن کارەکانەوە کە ئەرچی ڕاستەوخۆی حکوومەت و ڕێکخرا و سەندیکا کرێکاریەکانە پارێزگاری لە مافی کرێکاران بکات و لێپرسینەوە لەو خاوەنکارانە بکات کە مافی کرێکاران نادەن تا ڕێژە و ژمارەی قوربانیەکان بۆ نزمترین ئاست کەم ببێتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.